وڵی تەبان و زانیاریانە ڕاست نین و ئێمە لەوێ داکۆکیمان لەوە کردووە کە غیری ئەو دو وەزارەتی کە باس کرا وەزارەتی پەروەردە و وەزارەتی تەندروستی هەمان وەزارەتەکانی تر حکوومەتی عێراق پەلە بکە لە وردبینی لە لستەکانیان و ناردنی موچەکانیان بەڵام حکوومەتی عێراق موچە وەکو جاران و بودجە وەکو جاران لە بەرنامەیان ئێوەنە ئێمە گوێمان لێ بۆ تەسلیمی بەو شێوازە تەسلیم بکە دەوێت تەدقیق بکە وردبینی خۆی بکە ئێمە داکۆکیمان کردووە و باسی معاناتی کۆمەڵێکی نوتوێژی تر و سێکتەری تری وەزیفی کوردستانمان کردووە و داکۆکیمان لە هەموو فەرمانبەرانی کوردستان کردووە چونکە ئێمە یەکێ لەو خاڵانەی کە لەسەری کۆک بووین وەفدەکە و لە لای هەموو بەرپرسان و تومانەتەوە ئەویشەوەی پاراستنی قوارەی هەرێمی کوردستان وەکو قوارەیەکی دەستوری لە دەستوری عێراقدا بۆی بیدێن بە گوێی ئەوانە کە ئێمە دژی دوو ئیدارەین و دژی بە پارێزگاریکردنی هەرێمی کوردستانین و مامەڵەکردن بە پارێزگاوە و ئێمە باسمان لە فڕۆکەخانەکان کردووە ئێمە باسمان لە مستحقاتی جوتیارەکان کردووە ئێمە باسمان لە پێشمەرگە کردووە ئێمە ڕخنەمان لە عەبادی کردووە کە بۆ ناوی پێشمەرگەت نەوتووە ئێمە داکۆکیمان لە دووس خورماتوو کردووە و تا سەرەتا هێزێک چووە و بڕێ لە میلیشای حەشدی شەعبیشی ینی دەستگیر کردووە و ئەوەندەی بینیم لە تەلەڤیزیۆن خەڵکی دووس خورمات و وردە وردەوە ئەگەڕێنەوە ئەمە داکۆکیمان لەوە کردووە کە تعریب ڕابگیرێت لە ناوچەکانی کەرکووک و ئەو مەنتیقانە ئەنی بۆیە ئێمە وەفدەین دوای بوونی ئەو بەستەڵەکەی لە نێوان هەرێم و بەغدا دروست بوو هەوڵماندا و بەستەڵەکە تا ڕادێک بتوێتەوە و چوونی ئێمە هەم لە ڕووی نێودەوڵەتیشەوە پێشوازی لێکراوەکو زانرا و هەم جەماوەری کوردستان دڵی پێخۆش بووەوە ئێمە هەموو لایەک دڵنیا دەکەینەوە کە داکۆکیمان لە ماف و خواستی خەڵکی کوردستان کردووە و هەموو لایەکیش دڵنیاکەینەوە ئێمەش هەرگیز لەمە دووە نابینەوە کارێک بۆ پاڵپشتیکردنی ئەوەی کەوا داهاتەکان بۆ هەرێمی کوردستان بچنە گیرفانی چەند کەسێکەوە تەنها داکۆکی کرد دەبین لەوەی کەوا مافی خەڵک بۆ خەڵک بچێ و کەسانێک بە گەندەڵی و بۆ خۆیان و بۆ بەرژەوەندی خۆیان و تاخمەکانی خۆیان بەکاری نێن